ماوەی 8 ساڵە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بە نایاسایی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی مەدەنی و مامۆستایانی ڕاگرتووە بە دەر لە یاسا و بە پاساوی دابەزینی نرخی نەوت و شەڕی داعش و نەهاتنی بودجە لە بەغداوە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ساڵی 2016 پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرت. وەزارەتی دارایی بە ڕێنمایی ژمارە 11 ساڵی 2016 پاڵپشت بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 56 لە 21 12 ساڵی 2015 بڕیاری داوە بە ڕاگررتنی پلەبەرزکردنەوە. بە گوێرەی یاسا کارپێکراوەکان پلەبەرزکردنەوە مافێکی ڕەوا و یاسایی فەرمانبەرانە و هەر چواریان 5 ساڵ جارێک بە پێی ئاستی فەرمانبەرێتی دەبێت پلەکەیان بەرز بکرێتەوە. بەمەش بڕیاری حکوومەت و ڕێنمایی وەزارەتی دارایی بۆ ڕاگررتنی پلەبەرزکردنەوە نایاساییە و لە هیچ شوێنێک مافێک کە بە یاسا ڕێکخرابێت بە ڕێنمایی و بڕیار هەڵناوەشێتەوە. زیانەکانی ڕاگررتنی پلەبەرزکردنەوە لەسەر فەرمانبەران لە هەرێمی کوردستان زیاتر لە 700,000 فەرمانبەری مەدەنی و سەربازی هەیە. لەو ژمارەیە 365,000 فەرمانبەریان مەدەنین. بەپێی بەدواداچوون و خەمڵاندنەکانی پەیام بۆ دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی سەرجەم فەرمانبەرانی مەدەنی حکوومەت مانگانە پێویستی بە نزیکەی 8 ملیار دینار هەیە. بە گوێرەی خەمڵاندنەکانیش حکوومەت لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا زیاتر لە 4 تریلیۆن دیناری فەرمانبەرانی بەهۆی ڕاگررتنی پلەبەرزکردنەوەوە خواردووە. جیاوازیکردنی حکوومەت لە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە بڕیاری حکوومەت پلەبەرزکردنەوەی هێزە ئەمنیەکان و فەرمانبەرانی سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم دەستی پێکردوتەوە. تەنیا فەرمانبەرانی ڕاژەی شارستانی و مامۆستایان لەو مافە یاساییە بێبەش کراون. دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی مامۆستایان پێویستی بە نزیکەی 25 ملیار دینارە. یەکێک لە داواکاریەکانی مامۆستایانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئەیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان بۆ چوونەوە هۆڵەکانی خوێندن دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەیە. بە پێی ئامارەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 123,000 مامۆستای میلاگەن و حکوومەت مانگانە لە نێوان 100,000 بۆ 300,000 دینار لە هەر مامۆستایەک دەبڕێت بەهۆی ڕاگررتنی پلەبەرزکردنەوە. بەو پێش بێت ئەگەر بەگشتی 200,000 بۆ هەر مامۆستایەک هەژمار بکەین ئەوە مانگانە 24 ملیار و 600 ملیۆن دینار لە مامۆستایان دەبڕدرێت.